ئێمە وەکو خوێندکارانی ئێواران و پارالل برارماندا کە قستی دووەم نەدەین لەبەر ئەوەی بە مافی خۆمان ئەزانین لە کاتێکدا وەرزی دووەم وەکو پێویست داوام و خوێندن نەکراوە بەهۆی بایکۆتی فەرمانبەران و مامۆستایانەوە ئێمەش لە بەرامبەر خوێندندا ئامادەین پارە بدەین داواکارەکانمان ئاڕاستی سەرۆکاتی زانکۆ و لایەنە پەیوەندیدارەکانەکەین یەکەم لێخۆشبوون لەکری دومی ئەم وەرزەمان لەبەر ئەوەی لە وەرزەدا هیچ زانستێکمان نەخستە سەر ئەو زانیاری کە هەمانە خاڵی دووەم لە ئەگەری جێبەجێنەکردنی خاڵی یەکەم داوا ئەەکەین ڕەچاوی ماوەی خوێندن و باردۆخی خوێندکاران بکەن و ئاگادارتان دەکەینەوە کە ئێمە ئامادەنین لە بڕی 100,000 دیناری عێراقی زیاتر بدەین ئەویش تەنها بۆ تاقیکردنەوەکان لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەم خاڵانەدا خوێندکارانی زانکۆلاین و پارالل ئێواران هەڵۆستی جدیمانە بێت بەڵێ هەر ئەم هەفتەیە مۆڵەتمان پێدراوە و بەشێک لە بەشەکانیش تا ڕۆژی سێشەمەوە ئەتا بەیانی آخر مۆڵەت و ئەگەرنا بەشداری تاقی بەڵێ بەشی ناکرێنە تاقیکردنەوەکانەوە بێ بەشە بن لە تاقیکردنەوەکان و هۆڵەکانی خوێندن